وقتتان خوش عزیزێت و بەرنامەیەکتر لەسەری بەرنامەوەی خاوەنکاری گەوهرەکان شێخ ئەمیر هەمە خزمەتان ئەی بەرنامە وتە بەرنامەی هەشتم لەو سەری بەرنامە وەرجێک بچینە ناو وردەکاری ئی بەرنامە و هەوەجە زانستم کە پاداگیری بکەم لەسەر یە خاڵ لە بەرنامەی وەرین کە بتوانێتن ئەو خاڵە بوتەوەسڕە ئایارەی مەرز یا ڕوانگەی ئەڕا ئایارەی بەراوردکردن ڕوانگەی مەسەبی لە ڕوانگەی فقی فەلسەفی با بچیم سەفەکە لە خزمەتان نیشان بم و ئەو خاڵە بخەیمە بوو چەند جملەیەک لەبارەی ئەو خاڵەوە ئەرسان بکەم بعد چینە ئەدامەکاری ئەزیل خاڵێکە گوێەکە و ئەندازێ ئەوەجە یا لازم تاکید دەبانی نەکریا پادەگیری لەبانێکریا ئی تعریفە ڕەنەوەدەست ئێستا کە ڕەنەوەدەست ڕەنە ئەلماس کەسێکە کە چەکێتن معنە شکافی کرد معنای دانایی شکافت یا یەک هەروە و بەیانە وەهیش زەڕین چەکێتن مرواری کشت کاڵکێتن یەسەوەی معنیە لێرە معنە شکاون ئەو مەقولات موضوعات ئابستراکتە چەکێتن شیوەکە لە جزئیاتە قابل فهمی کێتن بەشکل جزئی کە بتوانێت قابل فهم بوت مخاطبی و یەسە کە تماشا کەیتن ئی ئەدەبیاتە ئەدەبیاتێکی مەذهبی نییە کە لە پەرهیزگار و نازانم خواپەرست و نازانم عەبادەتکەر و لە ئەو ئەدەبیاتە قسە بکردن و تەمام دەستکاریەکان و نەتوانستنسن ئەو ڕوویە فکری فەلسەفیە بشارن و هەتا ئێستا کە کەسێک ئاشنایی پێ زوو زانێتن کام کەلەمە ئەوەزکردنەوە ئەڕا ئەوەزێ کرد با بشی من ئەدامەکاری بەرنامەی هەشتمان لە بەرنامەی هەفت لە هینە تەمام بوو تەیار هین کردی من کە جا لە هینە تەنیا ئیە تەمام بوو تەیار بەڵام کەسیوان تەمام بوو تەیار لێرە هەرە جۆگەرسانکردم قەرارە لە ئینگەر خشتێل بعدیە یا بەیتێل بعدیە چەپکێتن تعریفە بەڵام چو کەسێکە چو خصوصیاتێک باید داشتوتن چو تایبەتمەندیەک داشتوتن وەلی چە دینیتن لێرە خراوێکردنە سندن ئەو مینە بەنەکە ناقصکردنەوە چ سێلێکتە نانەششۆنن ئێستا رەو جۆگەرسانکەن تەیارکردنیان تێر سیر کننده کەسێک گوتن کە هەمیشە وەڕۆژ بود کەسێک گوت بتوانێتن شون و ڕۆڵ ئەوەز بکێتن و سەرسوڵتان بوو ئێرەکانی ئیە بەنەکەی هین نەکردن لە ناونەوەدان ئەو ئی خاڵێ لە سەدەرسەد لە ئێرە دیمەن شەپ هیچ ناکرێت هینێ کرد لە ناو بردنس ئێستا گەوهەر نە دوکان خان ئامەد بۆ شغلێرە و دیگە شابرایی میرسە هاوردنسی ئەو باوەڕێ شابرایی میرسە بۆ بیارۆ کەسایەتی لێکن کۆن سازێکرد سینە سافانیم شروعی بەرنامە سینە سافانیم سەرچشمەی ئەزەل سینە سافانی من ڕوشن وینەی جامە جەهاننمائیم نمانیم جهان نمانیم حکم مور و دست سفید خط خوانیم یعنی تفاوت داره چه دیرتن
روشنوینە ڕوشنوینەی جام جهان ما ئیم لەورە حکم مهروە دەست سفید خەت وانیم هینە تەنیا لە ئەورە هینێ وەکردنەسم تقریبا فارسیزەی وەکردن یاتوانێت سۆرانیزیش بوتن کە دەست بە نەکاریان لە بڕێهینەکان تێخەنە ئاخر کەلەمەکان اسمەکان ئێسەکە یان ناوەکان ئێستا لێرە کوردیترە پس ئیمە سینە سافانیم سەرچشمەی ئەزەڵ سینە سافانیم پس یانە هینن لێرە کەسێکی ئی بەنەوەت و دی قسەی لە کردووەڵە شێخەمی بوودا کەسێ توایەوە بیشێتن کە ئیمە هینی من ئیمە کەسگەرێکی ئینسانێکی که و صداقت و نیت پاک و های من میدان و سرچشمه ازلی من یعنی اینکان من افکار من برنامه او چطوری حادث من بکره رو جایی که لبانیش هاتی یه سرچشمه ازل او نیه که را خالق پیونده سرچشمه ازل چیز که خویان سرطای سرچوه او افکار و اعمال سردم خویانه سرچوان روشن وینه جام جهان نماییم حکم مروده سفید خط وانه مثل که لیره روشن وینه چه جام جهان نماییم جور جام جهان لتی و دیاره ایمه روشنی می وجود منعکس کننده و قرار زلالی من منعکس کننده چه جور جامی که مثلا تشبیه کریت جامی که دنیا لتی دنیا لی ادبیات فارسی چه هاته سنیا متعلیل معنی تایوت خوی داری جام جهان نمای و اصلا لیر منظور اوسه که تمام بشیل کردن رنگدانه و داشتون لو جام مدیریت سیاسیه و لیره که روشنی من که کارو افکار من روشنه و ایمه جور اینه منعکس کننده جام جهانی من حکم مورودس سفید خطوانی الا ای حکم مورودس که ایمه حکمەکە کەمێک لێرە گۆنگی کێتن مورودەست چون حکم و مورودەست خۆی تقریبا معنایکی هین دیرێت معنایکی هاوسەنگ دێت دەرنەچێ هاوکم مورودەست یا مدیر مورودەست یا یەک شتێک بایەتەکانی بیاتە کە بڕەسانتە کە یان دێرن مدیریەت کە ئەڵا هەوەی لێ معنی چێ کە حکم دریاوتەکان کە مور دریاوتەکان یعنی کەسێکن چاهرە و ئەرسانکەن سفید خوانی یە مەفهومێکە کە بتوانێتن موضوعات و مەقولات واسرا لە بەستەرێکی دنیای فکری کردەوەیی هین بکرێتن فهم بکەیتن واسرا تەنیا و بەسەندنەکە کە دوریتن ئیختەتر سیە خوانیتن بەڵکە بایەتەکانێ بچیتوە ئەو دنیای کە هی خەتێل سێلێتی وەجیماوە و ئەو دنیا واسرا تجربه بکەیت فهم بکەیتن شون لە شون خۆت بچیتن شون بچیتە ئەو شونە واسرا ئاڵا لە بازی شون لە بازی جێ لە مەتنگەلە ئی شونە ئی جگۆڕەکی ڕەفام ئەو ئینێکە نەسە دونادون وەسا دونی بووتن چەرخەی دونی باز لە چەرخەی دونی بوت قواڵەی قەدیم شاداناییم لێرە قواڵەی قەدیم شادانیم لێرە هین هەست یا بیت گرد منظور خاک ریزه خاک پای یار
بكبريم ديوان الصادق سرپوش سریم. خو یسا خاک گرد خاک پای یار بی کبریم یار یلی که مثلا کبرو خود گوره بین و خود ستایویان نیره و دیوانی که ساطب که بتوانیتن اسرار او دیوانی چه حفظ بود او جمشت یاری او سردم مثل کسی که وگر ایمه یعنی من هاوکاری مالایی گرت خاک پای کمی ادبیات یان ادبیات دانایان گوران نیه ولی خو چه باید کنه کرد که اینجور ادبیات که خراب کردن که یارگلی که وگر یارگلی که همخوانی دیری من هم رای دیری من که چه بودن سرپوش بون اسرار حافظ اسرار بون و لدیوانی که صادق سینه صافان دور ارستان کردن چه بون باشتر بون. قواله قدیم شاه داناییم نویسنده ازل و نواناییم. هولیره قواله قدیم شاه داناییم نویسنده ازل و نواناییم. و هر جای ارزان کردم نویسنده ازل منظور سرطای دست و فکرن خویانه منظور سرطای خلقت یا سرطای کاروباری که خالق واسه هستی خلقت کردونیه نویسنده ازل خوی لیره نویسنده منظور اینه که واسه حالتی که کسی موجودیت دریتن و نویسید چشتک نویسید و یعنی حکم مروده است یعنی ادبیاتی که چیز سردمه لقصه لمذهب یا لخلقت یا لدورانی که ورتن ناکه بلکه لدوران خوی که پس قوالکیان قدیمه او دفتریه یا یک او ارکیتایبه او الگولی که دیرن وروی کار کنه و ارکانگل این کن قدیمه متا تعریفگان جدیده یعنی خویان لدانایی خویان چکن او مکانیزمی که آزمون که یاسن و سرکفته بی او روشیلی که را کوملگرداری را سازماندهی را هر بوارو ارسه که و دستن و بیسن که آزمون کان واسرا و وقت آکادمی کرکان امروز علمیه عقلانیه او آنو کار بگیرد. بسمل بوی شریف بانگ سوائیم قلام زاده مشکل گوشاییم. حالا هر جا ارستان کردم هینا یه لیره لورا بسمل هاورده سو لیره شمال بوی شریف باد سباییم لورا سوائیم قلام زاده فرز لیره کرنسه لورا فرز نیردن مشکل گوشاییم. حالا یه که جور حسابی بیتن که جور ملک ملی هرکشای پرپر دیمن را روژ رستاخیز را روژ حسان را روژ اعلام موجودیت بانگی که جواز وگرد بانگ التره یا بانگ وازی التره بعد قلام زاده مشکل گوشایی من قلامی من راه و هین هاتی مثل واسیم میدان زاده مشکل گوشایی من که قلام زاده نیست قلامی که هاتی مثل که و وجود هاتی من پدید هاتی مثل یا دیری من خومان سازماندهیم را حل مشکلات. حالا یه ادبیاته که اوست کرنه ولی خو معنیه که توانیتن او معنی خوی پیامه که دانه دست نشان خواجه قمریم درون دریابار موج گوهریم. یه ستماشا که تن لیره چه خواجه قمر منظور علی بودن هاوردنسن او ذکرنا او نیم خشته لیره درون دریا هچوتو سر او هین شادانا ایم درون دریا بار موج گوهریم دریابار درون دریابار موج گوهریم. خود من تشبیه کردم که دریای گوهرین یعنی کسی که هانه میدان و او عملگل این یعنی واسه برنامه یعنی یا کنشی یعنی تشبیه کردم موجی که لرب بیتن ورو ساحل و واسه این ده موج ده یه سکه یعنی تشبیهاتی که کلیلی
لەرێ استفادەکردن وەلی خۆ ئینیم خشتە ئەوەزکردنە دەستنیشان دانێ دەستنیشان خواجە قەمەریم یە ئەوەزێکردنەسن لێرە دانێ دەستنیشان مردمن نە هین کەسێک خواجای کەس هەڵا دەستنیشان خواجەش لێرە هەڵا هەرچێک لێرە بیوتن لێجێ قەمەر منزور کەسێکە کە هەر ئەو دانای ڕەنەوە دەستە بووتە ئەو دانای سفێتخوانا بووتە ئەو دانای موشکافە بووتە یا میشکافە بووتە کە توانێتن خاصخرا و دانایی دیگەران شخصیت دیگەران هەڵس و کەف دیگەران هەڵسەنگێتنەوە بەراورد کرد هەڵا ئیش شەماڵ هینی چێش لێرە بسمل بووی شەریف بانگسواییم هینەکانی بەرە جەگەرسەکەم هینەکەی ئەوەزکردنەسن وە لێرێکە شمال نادام بووی وای شمال بۆ خۆشکڕەمەبەرە لێ تەشبیات استفادە کردی ئەوە لێرە ناوبوونجێتە بادێ پڕئەتر سەرچشمەی ئەینیم بادەی پڕژەئەتر سەرچشمەی ڕەنیم لێرە هین کردە ئەینیم لەورە ڕەنیم بعد یا ڕەنەیم باە بوتن کە چونگە سادێ لە ڕەنەهینی من ڕەنە واسڕا ئەیاریوانش معنی دێرە خوند لە ڕەن لە معنی لە فارسیەکە بوتە ڕەند واسڕا هەم معنی مثبت هەم معنی منفیش دێرێتە گرت خاک پای بیمەناو منیم کە هەر ئەو گرت خاک پای یاربی کوبریم دوارە لێرە تکرار بیەسوە بادەی پڕژەئەت سەرچشمەی ڕەنیم ئاڵا یان دەرە و جارستانکەم ئەدەبیاتەکەی مەفهومەکان مەفهوم دیارە دانایان گورانە بڕێکی وەلی تەرتیبەکەی لە پاڵی قراردانەکەی جووری قرارێ دانست کە مانیەکەی لە دەست دانست یانە هەرجێک بەنامۆی وەرەی شارستانکردن یانە توانێتن خشتێک لە بەنگەرێکتر بوتن و لەورە هەڵی کەندنەسن و لە مەتنە مۆزوعی خۆی خارجی کردنەسن و وەداخۆ ئەو هینێکنەمانەکەی لە دەست چوتن لێرە ناخۆندی مانێت لە خشتێ لە هەر کامل باەتەکان ئەستدڵاڵێک بوتن کە استدلال وەرنگ تەکمیل بکە ئەدامەی استدلال وەرنگ بوتن وەلی وەی جرۆ پێ ناتێت ئجاق قدیم یە ئەتاق قدیم لێرە نیسا لەو دەستنووس یا لەو نوسخە حوسین ڕۆتافیە پیر پادشاییم حالا نەزامەت جامەی گەداییم حالا نەی دەمدا جامەی گەداییم خۆ یەسێکە هینێکردنەسن وەداخۆ هەم دوارە خراویکردنەسن پیر پادشاییم بیشتر ناتوانن پیر پادشا بۆ پیر پادشا نەهات نازرە و یەسەکە ئۆجاق قەدیم پیر پادشاییم حاڵا نەزامەت لێرە ناوتن نەی دەمدا لێی حاڵە لێی ئیمڕۆ جامەی گەداییم هینە هەروە قسەکەی ئازووناسەکە سەرەڕای ئەوەی کە ئیمە زانی من حاکموێلت پادشاغلت دنیا خۆیان وە شاگرد ئیمە زانن ئیمە ئەو سادەگی خۆمانە گۆم ناکەین هەڵا یەش توانێتن لەو معنیە خۆی ئازووناس دانای گەورەی سەردەم مات کە ئوستاد یا مامۆستای چەنە زارتشتە حقوقبازیچ ناوەلی هاتێس یەدی لەورە تەمام بووتەوە نوسخەی حوسین ڕۆتافیە وەلی لێرە جەمع شیتە شەیداییم پێی دەنگە دەوران ڕووی سەرهوگاهیم هەڵا یە هینەکە کەشمە کوران هەڵا یە چەشمە کوران هەڵا هەرچێک بوتن هینێکردنەسن دە معنی خستنەسێ و منتەزر پێی دەنگە دەوران ڕووی سەرهوگاهیم سەرهوگاه منزور ئەو شوونێکە کە منزور لە هاو جفتیە کە وەگەریەکە جفتکەن هەو مەسەن جفتیارەکان هەوکەن بە دوارە
هێڵێکتر وەرە ئەو سەمتەکە بن و هێڵێکتر نەیسەر هێڵێک بن وەڕە ئەو سەر ئێ لێرە پێی دەنگە دەوران ڕووی سەرهوگاهیم منظور ئەوەسە کە منتەزرە ئێلام موجودیت یا یەک هەڵسان ڕۆژ هەڵسانی من کە بتوانێتن چە بوتن دەورێکتر لە یاری شروع بوتن یانە هینگەلێکێ پێیاموەلێکێ فرەفرە قیل و هین دێرن مهم دێرن سازماندەهی و وەسڵا هانە حاڵەتێک سازماندەهی و ئەو انتظارات خۆیانە هینکەن بەیان کەن لێرە ئەمانێکی هەرۆجێگەرستان کردم یعنی شێوان خشتەکانی شێوانە کەلمەکانی شێوانەوە ئەو معنی یەک پارچەی کە بتوانێت پێیان یەک پارچێک بتوانێت لێ بەنێک حاصل باتن لێرە حاصل ناتوە سفراج ناکرد مەجبور ئایم هەر مەفهومەکان و تەرکیبەکان و نیم خشتەکان هەر کامل لە شوون خۆی واسڵا بێتن تەوزی بێتن تەشریف بێتن و ئەزیزگەت خۆیان بەراورد بکەن کە ئی مەتنە لێ چە قسە بێت نە دەوریش جامە کە هین کردن ئەلبەتە ئی پەیدەنگ دەورانە لەبانی چەم هاتوویوە لێ وەیە معنێکتر دەیە هینتر هەندوارە هاتی هەڵا هاچی ئەزیزێ لە وی یادەنتێتەوە لەخۆ ئی دەنگ دەوران لە یە شۆچێک هاتوویوە کە مەنزور چۆڕێ دەنگە هەفسان دەنگەوەی کە سازماندەیەکە ئاشکار بێت توان ئاشکار بە دوورێدا ئاشکار لە دۆرەی لە سەدەی هەفتم و هەشتمیچە هەر ئی ئەدەبیاتە چێسەکار و ئێتمال فرەدەریتن ئی بەرگێریچە هینە و دەورانە هاوردنە سەر ئێرە و قاتی کردنەس یا خشتێکی لە ئەو ئاسارێ لە هاوردون لە ئاسارێ دەورەی شێخ ئەمیر جیداوە عرض بووە لە دەورەی دەرویش جامە جەلا دەروە عشقنە دەرویش جامە تاکە سفید بوو رووسیا خامە بەزە کەسیوەن بورەش جەمامە جەمام سواران نەدارن هونەر نەدارن تاوشت داودا و مەحشەر نەسەکە لێرە نە دەرویش جامە لێرە کردنەسە نە دەرویش جامە جەلا دەروە عشق پارە کەرجامە لێرە کردە پارە کە لەورە جەلا دەر نەعشق دەوریش جامە ئەڕایە درست نییە هیچ کامی چون لەورە درستە واسە سەربانەکە لەورە تکرار وە پێسەندا آخرە نیم پشتە دەدەم یا بیتە دەدەم وەلی خۆ لێرە تکرار وە نەوێ معلومە یەکە هینە معنی نایەت نەدەر ویس جامە معنی نایەت تاکە سەفید بوو رووسیا خامە بزە کەسیوەن بۆرش جەمامە بعد لێرە هەرچەند ممکنە ڕاکەسێرکە لەبار ئەدەبیات و هین و واسڕا چاوشن ژانر ناسیە شێرویانە توان یە بەڕەسی بکەن کە هەجاکان وەیە ئەنازە بوون لە هەردێک لاو یا یەک هەموو وەزنە شێری داشتنەوە یانە لەو بواروە لە ئەرەکانە بسەنجێ ڕاو جۆر کەسێلێک یانە هەتا شاید وە شێری چەساونەوە بەرەخە چونکە دەستکاری کردیانە مهم وەسەکە چ پەیامێک مەنگەسەجی لە ناو ئی بازماندەوە لە ئی سرودۆیل بازماندە یا ئی بەشێرێکە لە بەنگە لە پاسەنەکە لە ناو بنەس دەستکاری خۆ هینی کردنەسن کە جەلادەر هین بوتنیە ڕاستنتن کە لە زاویەکی دەوریشیوە دێت قسەکەت متای لە زاویەیەکی هینی چوە داناغل گۆرانی چوە لی جەلا استفادەکردن دەکەوە عشقی وە ئیمان یاری کە بتوانێتن دەرویش جامە کە بدون ئەدعا و کوبرویانە کە لەبانیش هاتووی دەوریشە معنی توانێت بێتە تاکە سفید بوو رووسیا خامە یەکە بتوانێتن وە عشق وارد
این بیتن وارد یاری بیتن و اکتیو باشدار بیت لجلسه کان لبحث کان که بتوانی خود یواش یواش باری تبان و بشتناو کلایی باس و باوتکان و ورو سر سلطانی تکامل پیاب کردن و این بزه واصلا معنی گناهکاریش ده ولی خلیر معنی کسی که ضعیف بودن خطا بکتن و درست کارکانی انجام نیدن کسی که بورش جمام کسی که واصلا بوره لیره معنی هر مرکب عربیه دیتن یا چاروا یا رخش واصلا رخشکه جمام رخشکه همه دان نهات سواری و با خاص سواری و کارزارە وەسڵا ئاشنا نەوێ ئەو جرەدان نەهاتێسن کە لە هەر بنجیکی مەسەڵەن هەراسان نەوتن ئێستا منزورە جەمان بین تازە کار هین کرد خاص سواری و هین نەوتن سواری و دان نەهاتوتن ڕام نەکریاوتن جەمام سواران نەدارن هونەر نەدارن تاوشت داو محشر ایسا که کسگری که هانبان رخش جمام رخشی که سواری و باری نویسن و لمیدانیل جورای جوره وصلا وقت کسگری که ریوارو نویه لگلن این نویه دا نهاتسن لگل سوارا ایسا که هنریک ناتوانیک داشتن در هنر نمایی بیشتر لی زاویه لمیدان چوگان بازی حسابی کن که بتوانیتن اسپکه و گرد سوارکه هماهنگ بودن و بتوانیتن هنرنمایی بکتن و بوکه ورو دال و بودن ورو هدف و بودن ندارن تاوشت این نیرتن تاوشت یا توانایی او تحمل داو معاشره نه که لجنگ یا میدانداریه ناتوانیتن این که تعامل بکتن ایسا که سوارکه بزه بودن واصلا خطاکار بودن یا یک سرکز بودن لأو معنیه لخوی دینت تاوشت واصلا توان مقابله کاردانی مقابله لو معنی لخوی داوای داو ماشه لو بزنگاهه لو واصلا لحظه که باید کنی سوارکو رخشکه و گردیه که بتوانن چرخش داشتون لحالت واصلا جنگا شمشیر بوشتون یا یک لحالت اینا ورونوا و بتازن و قول شیء الحماسية يك قرار بايت دياوزي وشرخان كيتن ورو دياو بايتن او شارو اسك وقت الجمامة لو نز وقت سوارك ناتوانتن و فرمان ويا او هوسار هلتا كانوا نازن شرخش الرانو او يلا او هيك سواركت واصلا انجام کمربستگان قد بسته یکتا نیشتن و امید پی دنگ ناگه ای دنگ ناگه هر و سرسان کردن که ای دنگ لورا هاته لچنجیده ای چند بنخمالی می هاته سن که یکیشته کمربسته منظور واسه کشته آماده چه بودن کمربستگان قد بسته یکتا که یسی که متحدن که ای کسی که وارد میدان یاری بینسن işte آماده و اصلا و دانایی مسلن و او کرستغل حتی را جنگ مسلن راوی که دفاع لخویان بکن و یسه که نیشتن و امید پیچا پی دنگ ناآگاهی حالت که سازماندهی کان تقریبا حال تکمیل بینه و یسه که کشت حاضره هر کس شون خوی دیرید هر کس شرط شون خوی دیرید زانی چس مدیرکان لجمعکانا هل وجیانا که فقط نیشنسن و اوی که هین بیدن آگاداری بیریتن این باید پیک بایدن بیشتن فلانه روش هل سیمن و یک و هر بشک لهر
لكردان كسازمان دهي بينا حسن مديرية أو بشا ودست بكرة هيدن ناقا خروش خبر داوي داو دور قلبان السهر يسك بزايم ديرا اشتكمر بسگان بس ويكتا بس ويكتا نشتن واميد دنگي ناقا بعد بيدن ناقا بيوچ خيور داوي داو دين قلبان السهر يسا خيبر بدوار بيت ربان قضية علي كداوي داو دين بوتن إيدي نسخة حسين روتافيا هنا كنسا مذهبي وكنا كان زي صف سبي صف تبينن يا ديرت لو بازما سكت من تا تشتر لأي هنا نسخة نوروزية هاز كفرفر مهمة خالطة ليرا یک پیدن ناگاه خروش خبر داوی داو دور گلبانگ سهر که چواره خاتن روش تنن که هدف ده ایاریلی چوسه که روش خویان بارن و تاریکی دیگران آسمان کردان هین بکن لاون و روش خویان حال بارن او رو که یفرمو ما که ایره کان ای تاریخ درست بو او رو که 1120 سال بو 1120 سال بو ما بو که ذاتی و بیزوال بو حالا یه وقت او یه ناخونجی من تا ایره کانی او آثار دور الشيخ أمير بوتا شيخ أمير 100 سال خصنا سيديا يا خصنا سديس زهم این دوانزهم این دوانزهم أسرى قمري 1120 یه چه خودتون من حالا حساب کردم او رو که 1120 سال بو یه خوی که خیلی نوصده دوانزهم که موقعی که این شیر وشی آسن سال 1120 بیسن که مبو ذات و بیزوال بو ذات بیزوال بی گناه ویشن و ده اقرار نپس و پیشن او شک ای شکن بیای واقعی ای شک بی شکن کالای ساقعی نیستی آسن یسا ودا خو هینی ادبیات کلمه کان واس کنه معنی که اواز بیسن بله یه مهمه که ای تاریخ ایرکن تاریخ ای فينا بوتني دوره بوتا 1120 این بیسن شیخ امیر بیا و ای تاریخ را و دیا فکرنا رای همزمان بود و گرد او دروه لمرزان نسته که او دوره سیفرزی و نادنم قرأكي وجنكي ويقدوكاكي خصنا سجلوا دانوان مجموعة شير جعلين أنا سجوانا والشيخ أمير و مريد سيفرزي أساو كنت سيفرزي وأسرى بيري بيوتي الرواية هيني كشترن الرواية مسياج ديرن كشيخ أمير ولا قيوة دينتو تترابو پایداری و سرکانی و یا هو سیفرزی تبانه و لسایه داره یا این یک جریاتی که را درست کرد بزنیم 237 دل تو کردن ای بنابراین گناه کس نکرد گناه تو کردن گشت گناهی ویتن بابود نکردن یعنی تماشا که ای گناه و خطا ای گناه و اصلا قصه لگناه کردن و هنا بأدبيات مذهبية وقد خطايا لبانو لا فرق فرس دي گناه و خطا دو چشتر خطا لا واسرا تراي ارور وقول انجليسيا که تو بتوای کاری بکیتن خود حین انجام یاگیری و انجام کار که چه اشتباهش کیتن یسه که هر کوشش کیتن هر اشتباه که من لآخرت تجربه زیاتر ورگریده متى گشت گناهیتن و بابود نکردن و یعنی چه دلت تو جی کس مگیره توان گشت گناهیتن هرچه پیت یاوان یعنی چه دلت تو
بشووە ڕای حەقەوە حەق کارش نییەن وە ناحەقەوە دەرسورەتێکە خیزش واسڵە یاری ئاخێز یاری ئەڕاوەسەکە خۆیان حەق و ناحەق حکم موروەدەست حەق و ناحەق تعیین حەق و ناحەق بن سەرۆ شەرۆ بکرێت وەرە خۆ لێرە تۆ کارە ناحەق نەیاشتی ملکەج هەرچی بووە سەرەتای ملکەج بدی ئێستا ئەنزەوادە لە بگیرە گوشە کناری ئەنتزار بکەیش پێی تانەباری یا وەگەر ئەوانەیە هین ناتدن یا نەئاوانی سفید بووانە معنا چ دانەی گەوهەر بزانە هینێکە خشتێکە لێە بەنە ڕەسەن کە ئەدەبیاتەکە وەسکە لەسەر ئەدەبیات داناوی بوران نەقمە بووانەوە ئاواز بەرز نیشانەی سەرمەشق دانەی مەی و دەرز تونە دەریای دڵ بکەرە ڕەوان وەرش بگیرە وەدیدە و گیان تووشەی ڕای ڕاتەن ئەگەر بزانی زکر ئیمانن پێ دنیای فانی یانە دواران دوارە داهینێ کردەس ئەوەر نەسوێ خستە سێبان فانی و باقی مەبوو بوانی تابوت و عادەت پێی ڕۆژ وعدەت یەکێ توانێتن هەم لە بەنێک ڕەسەن هەوردنێ کە تۆ بخوانیتن هین بکەیتن تا وەختە یەوە شۆش عادەت کەیت بیشتر چیتە ناو کۆیلایی باوەتەکەیە و ئی عادەتە بکەیتە هین ڕۆژانت عادەت ڕۆژان بێپایان مەبوو بیپایان مەبوو یاری سفەتەش بیپایان مەبوو بیداوباوە بیدایان مەبوو چەنی شەرچوون نمایان مەبوو یاری قاتڵە لێرە بزانین چەنیسا ئاوبابوو بیدایان مەبوو چەنی شەرشوون نمایان مەبوو چەنی شەرچوون نمایان مەبوو هەرەوەیە سەمتا لێرەوە جۆرێکترینەکەی نووسا یاری قاتڵن لەورە قاتڵە هینەکە چون جارە فەرەنگ کەسی منوش و نەگیل و چەپەنگ کەسی من نەگیل و هەرەوەسە هي دوارە هینیە لێکترە نەکە بینیشان و ڕۆژی مەیو مەویرو و هەزار دوارە لێرە ئەوە زێکردنەوەدا خۆ تا زایمیانە چەبیشە بێپایان مەبوو یاری سفەتەش بێپایان مەبوو ئەڵا یاری یار سفەتش پێپایان بوو یار تایبەتمەندیە خۆی دێرێتن سفات خاص خۆی دێرێت تەکزاتی خاص خۆی دێرێتن ذاتی یەگانەی خۆی هەنسانی ذاتێک یەگانەست بیدا و باوە بیدایان مەبوو چەنی شەرتە شوون نمایان مەبوو وەڵا ئی یارە کە هین لێرە مەسئلەی ئەشیرە و ئەسڵا هیچ نەخشێک نێرێتن کرد لە کام نژاد بیت و لە کام بنەماڵە بیت و لە کام وەسڵا دیوانە بیت هیچ چینێک نێرێتن هیچ تاسیرێک لە وەرگردن پوست و بەرپرسایەتی لە یاری نێرێتن چەنی شەرت شوونچە چەنی شەرت شوون نمایان مەبوو وەڕووی شەرت شوونەکان دیاری کردێتن وەڕووی ئەوە نییە کە کەسێک ئەشیرە داشتوتن لە دیمانەی ناودارێ بوو یا شازادەی بوو یا فڵان پس وەڕووی شەرت شوونەکان ئاشکار کردێتن ئەو یارە وەڕووی ئەو سفات خۆی وەڕووی ئەو تایبەتمەندی خۆی وەڕووی ئەو تواناییە خۆیە لە وەڕووی ئەو شەرتەکەی کە سازگارە وەگەر ئەوانەیە ئەو تایبەتمەندی لە ئەو یارە چ شوونەکەی ئاشکار کرێت یاری قاتڵەن چون ژارە فەرەنگ کەسی مەنوشو نەگیلورە خۆ یاری خۆی هینە منزۆر هەرەو بیاوەسە کە سەر بسپاریتن کە لەو سەرسپاری خۆتە لام ناریتن و سەرسپاری و شەرتە یاری ئەو بەرنامە و ئەهداف یاریە و کەسی کە لە یاری بەشدارە کە ئەو هینە
ئەو ژارە بینکەتن خۆێتن لە ڕنگ ئەوەزنا حازرە ژار بخۆێتن وەلی خەیانەت نەکێتن لە ڕێ و ڕچەی یاری لانێت نەکە پێی نیشانیەش ئەلف بار وە ڕژی مەیوڕوو هەزار ئەڵای معلوم نییە ئەستێسن چەبوتن هەزار دەفە پێی نیشانیش هەزار دەفە چە مەویرو و هەزار و ئەلف هەیە یەمانە دێرن وەدا خۆمانیەکەی لە ناو چێسە کوردانی مەزۆر چەست خەلیفێ ناخەلاف لێرە نەماوەسن نه یەکی تر بووە یا ئەنتر بێ پایانمە بۆ ئۆس ئەوە هین بەن خوارنگەس خۆ لێرە بزانین کە خەلیفەی ناخەلاف هەزار وە پولی نەدلی هەزار یوش قبولی خۆ یا ئەو هینە وە ڕۆژی مەیوڕوو هەزار نەکە بینیشان هینی کردێسن وەدا خۆی سەربەنێکترم تا لێرە وەگەر نیم خشتێکتر یا مەسرایەکترە هاوهینێکردنە هاو خاتێکردنەس کە هین ناکێت یە باید لێرە تکرار ڕووبیاتە لێوریشە هەروە کە هینێکردنەس هینێ مانە ڕای من ناکردێتە بعد لێرە هەم دوارە یە دانا مشکلان یە دوارە سەربەنێکترە هەکاکە لاڵکەن دانا مشکلان یە لێرە دانا مشکلان هەکاکە لاڵکەن دانا مشکلان بعد هینێکردنەسن یە هەر ئەدامێ یە گشتێکردنەسە یە بن وەسی بەشاوردنەسە وە دوو بەشەڕایە بتوانێت جوەجێ بکرێت لە پشت سەفەکە خۆ دانا مشکلان هەڵال لاڵکەن دانا مشکلان سەیاد سەربەنە بەرە داموەدەست بین بەست بین بیاوبەست خۆ من نازانم دیفرە هینێکردنەسن بەرتەبەی مەربوط نەکوورە لێرە دانا مشکلان دانا مشکلان نازانم چ مشکل هینە یا منزور وەسە کەسێکە مەسئلەیان داناییە هەکاکە کەسێکە حەکە لەعل چتێل نرخدار لاڵ لێرە نووسیا لاڵکەن دانا مشکلان کەسێکە دانایی هینە لەعلە تاریخ ڕاستە لە متون گذشتە لە تەجروبیات گذشتە چە دانایی وەرگرن خەریک دانایی کەنن لەعل کەنین چتێل قیمەتی لە گذشتە بەیە بۆی منێبان مرتبەی مرتبەی مەزبوط گشت مقابلان دانای عقل سنج کیمیای کاملان خۆ یانە هەرە جۆگەرسانکردن یانە بەشێرێکن لە هینگەلێکتر کە باید وەگەر یەکە هەمخوانی داشت و جوەجێ کردنەسن یانە فرفرم مرتبەی مەزبوط گشت مقابلان کەسێکی مرتبەی خۆی جی خۆی لە مقابلان وەسڵا لە تەقابل و تەعامل وەگەر دیگرانم بە ئین کرد سەلمنێت مەزبوط کردن دانای عقل سەنجە چەس کیمیای کاملان لێرە دانای عقل سەنج بزن کام ئەدەبیاتە وەگەر پەرهیزکار و خوا پەرست و نازانم عبادەتکەر و یانە وەگەر ئەو ئەدەبیاتە دو دنیای جیاوازن ئی ئەدەبیاتە فکری فەلسەفیە ئێرەکانی ڕێ یونان و ئەوروپا هەڵسەنگانە نەبێت پس دانایی کە عقل سەنجە ڕووی عقل سەنجیتە کیمیای کاملان کە کیمیای کاملان کەسکێکی کاملن ئینسانی لە کەسکێکی خۆیان و کاملزانە یانە توانێت اینجا کیمیای بوون وەگەر هین لە حەل مشکلات یاری یەکان بێن یاران و یەک دەرس بدەن
دارن منظور له هاوکاری و کار جمعی و کار دستواری کردن و دستوار کارەکان بچوتە نواوە یا و زوانیم ڕۆژ تیمی سەیاد سەربەنە بەرە دام و دەست خۆ یانە کەسێک البته هەرجێگەستانکەم یانە بەنگەلێکترن کە وەگەر ئەو بانگە یەک ناگرنەوە لەسەر نەزەر مەفهوم یانە مەفهومەکانی فرە ئینترە سەنگینترە فرە وەزینترە لە ئەو ئەدەبیات لە ئەو بەشوەرنی هاوردی مەلایی بەش سەیادە سەربەن دام و دەست خۆتت کەسێک سەیادن هەرەوجێک ئەرسانکەم لێرە سەیاد منزۆر شکار داناوە دانایەکە کە شکار دانایەک دەکەیت چەکە شکارەکەش وەی معنیەکە وارد باس و گفتگو بوتن و ڕسنە باس و گفتوکان ڕسێتە سەرنجام یا ڕسێتە ئاکام سەمەر دێتن و ئەو تەرەفیچە تێتە ناو جەم تێتە بەشدار یاری بوت بەرەی دام و دەست دام هەرەوجێگەرسکن لێ ئەدەبیات معنی طرح و بەرنامە و داشتن ڕێواز و شێواز ئەنجام ئەو ئەرکلێکە وە پێش سپاری یاوەسن و ئەو شخص یا هاوە ئەو بەرنام پیشبردن و ئەهدافێکە کە دێرنێ دام لەو لی ئەدەبیاتە معنی طرح و بەرنامە و ڕاکار و یانەت بیان بەست بیان بیاوبەست خۆ ێساکە بیاوبەست لێر وە شروع بوتن کە داناوە لە عەقڵ سەنج ئینکەن وەگەر یەکە باس و گفتگو و ڕاویژ و تەدبیرکەن و لە ئاخرە قەسەتە بیابەست کە تەرەف شەرط قبول کرد و یانیش ئەقرارە پێ مقراز مەودای بڕەندەی مۆکر واو ناسبانە مۆکر بەورە دەریادڵ جبەخانەی سەر خۆ یانە هینن مقراز مەودای بڕەندەی مۆکر یانە هی شخصە جور و ئەسرا تەشبیهکێتە قەیچی کە تەمامە پلانۆهینەکان توانێت بوڕێتن توانێتن بزانێتن کە کار درست چەس وەسرا این تشبیه که تا وصلا قیچی که ل اینا ل چوارچو زمانی که توانتن چه بودن یا کار پیش بود بور دریادل بوری چرا وجود کردن که منظور له حالت اینا تهاجمی و نوچین یا جربزه انجام کار و کردوەکانە یا ئەو ئەرکەکان ئەستا کە دەریادڵ جبەخانەی ئەسرار خۆ جبەخانەی ئەسرار هەوی جێگەرسانکەم یانە نهێنی سازماندەهیەکان کردنەسن کە یانە بتوانن جبەخانەی ئەسرار ئەو تەشکیلات و تەشکیل دەم دەستگای یاریە هەوس بکەن سەردار سەرهەنگ سەرهەدان سەر سەرهەدان قەلاش فتنە راه ڕاڕەوان خۆ لێری چەند تەشبیه کردن کە کەسکە لە بەش دانانن لێرە داناوە ئینە دەرعین هاڵ سەردار کە سەرهەنگن هەنگیش ئەو سەرهەنگیی تەشبیه کرد لە ویدیۆ کە شیکاریە ڕایکردی مەسن کە منزۆر ئەو باڵاوە پێشن مەلەکەی کوورەوەوە کە بتوانێتن ڕێ پیا بکێت و مەدانگەل گۆڵ شناسە بکێت و بچین گۆڵبان ویانە خۆ ێسەکە سەرهەدان قەلاش فتنە ڕای ڕاڕەوان کە ئەڵا قەلاش فتنە کەسێکە توانێت فتنە زوی فاش بکێتن کەشف بکێتن و زانێ معنەی کارەکان چەسە و کەسێکە ڕاهڕەوان دێرن خەریکی ئەنجام وەزیفەکانە چە هینەکانە واسڕا مەوانە خوانینی کە تایوەت دێرن ڕاچونیەتی وەنواوەچین و ئەنجامە پیشبردن بەرنامەکانن ئەنجام وەزایفەکانە جەماڵت لێرە کردنە سەواسڕە کەسە دەترەفە قسەکردنێنێکردنە جەماڵت جامن جەهان بەیان چاگە گشت وەختی
مو و عیان نیکان و بەدان گشت هەم سەفەرن تاوەپای دیوان دا و مەحشەرە خۆ لێرە هینە لێرە حاڵەتێکین کێتن لە ئی سازماندەیی خاص و خراو وەلیەکە هەم سەفەرن ئەوانەیە کە خاسن دێنن سازماندەی خۆیان کردن وەلی خۆ دەرعین هەڵکو مەلگا هاشون خۆی ئێستا تا ڕۆژێکی دیوان ئێلام استقلالەکەی گشتیانە چا هاو سەفەرە و جمال جمال جامن جام جهان بیان که یه تشبیه کردن لیارکان که جمالیان جامی که او جهان خویانه دلی بودن گونیتن یعنی ظاهر و باطن یعنی یکی که چاگه گشت وقتی مو و عیان خو همیشه یه شخص لگشت وقت ظاهر و باطن یکی که ایاره حالا هر وجه گرسان کن یعنی معنی کانن وگد یک ناتت و چون لشد لبنیل جور خورد نداره چینی سخن به اندازه مهمه یعنی توصیف یارکان کن که چه شرایطی باید داشتون و چه سطحی لدانایی باید کنه داشتون که بتوانن برپرسایتی ورد برن لجا مکان لێرە دانای عقل سنج دەورە نووساوی ئەلماس ڕەنە ئەلماس یانە تۆسیفاتێکن ئەڕا کەسێریکە مدیریەت ها دەست سکان مدیریەت ها دەستە بێ 55 دقیقە تقریبا لێرە وسی من ئەڕایی بەرنامەیەکە البته ئی دانا مشکلانە لەناو ئەو نوسخەی هینەنەوەی لەناو ئەو نوسخەی هێنێرەست لەناو ئەو نوسخەی حسین ڕۆتافیەنەوەی یاران من مەسم ئێ بتوانی من لە ئێرە بوسی من ڕایی بەرنامەیەکە خۆ عزیزە رسیمنا خاتمة برنامه هشت ولي بشيشة وقت مفهوم الفرفرة مهمة وقت أدبيات فرة مهمة وقت دنيا فرة مهمة بيشتر آشنا بيمن ومدوارم که برنامه بعديش بتوانم زودتر پیشکشتن بکم و تقریبا إما هشت برنامه واليك بيمنسن هاي من الصفحة 38 وري أو صفحة PDF 38 تقريبا 116 لاپەڕە هاي من لاپەڕەی 38 و 8 برنامه 38 صفحة چی مثلا و تلاش کەم کە باقی چی لمدة واسرة زودترین وقت بتوانم ئەرسان بکەم و بچینە لای دانایەک ترمان و سێرکی گۆهرەکان ئەویش بکەمن و دەفتەر یا بەرهەم و بەرهەم بتوانین کورسێ هین بکەین تاورێک عمر ئیجازەت هێدن تاورێک دەرفەت ئیجازەت بتوانین ئی میراتە خاوێنکاری بکەین میراتێکی فرەفرە بن ئاوات زنگانیکی خۆش و بمزەڕەتی ڕەتەن بێم کە وەختێک ئێساتی بیشتر بنیش نەخێر